سکاڵای یەکەم شەوی بێدایکێتی لە جێی خۆشی دایک خەموا بە دیارمانەوە ئەمشەو گریانی کڵۆڵی وا بە ژوور سەرمانەوە ئەمشەو دەواازەی سوێبوونەوە لەسەر گازی پشتە ئەمشەو تروسکەی خۆشی لەگەڵ ڕەشی خەمە خشتە ئەمشەو پەشێوی بەڕیشووی خەم دادراوەتەوە ئەمشەو پەژارە لە دەروونە دەمکراوەتەوە ئەمشەو بێنازە سۆس چاوی خۆشی خەمی تێزاوە ئەمشەو زامارە کۆست و کەسەس سەری تێناوە ئەمشەو گوێ ئاگردانی خوشک و برایمان گەرمە ئەمشەو تا بوشت لەتر بەدا خانە تاریکی شەرمە ئەمشەو بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە یەکێک لەو پیاوانەی کە خاوەنی خەباتێکی دوور و درێژ و خاوەنی نووسینێکی دوور و درێژ لە هەموو بوارەکانی ئەدەبیات و لە بواری شێعر و نووسین و چیرۆک و هەڵوێستا ئەویش نووسەری گەورە مامۆستا عەبدوڵڵا جەوهەرە بۆ قسەکردن لە سەر شێعر و بەرهەمەکان و ژیانی مامۆستا عەبدوڵڵا جەوهەر برای خۆشەویست کاک یوسف بەرزنجی میوانی بەرنامەکەمانە کاکە یوسف بەخێرهاتی زۆر سپاسان دەکەم زۆر سپاس و ڕێز و پێزانینمەیە بۆ بەرنمەکەتان و بە جەنابتان و بە خەندەخان و سافی ئامادەکار و هاوڕێیانی پشت کامێرە زۆر سپاسیش بۆ کەناڵی K24 هەروەها لەم بەرنامەیە برای ئازیز کاکە هەڵۆ بە ئامێری ڤایۆلین بەشدارە لە بەرنامەکەمانە بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان کاک یوسف ئەوەی کە وەکو نەریتێک لە بەرنامەکەمانە حەز ئەەکەین سەرەتایەک لە ژیانی مامۆستا عەبدوڵڵا جەوهەرمان بۆ باسکەین. بەڵێ بەڕاستی مامۆستا عەبدوڵڵا جەوهەر پیاوێکی گەورە پیاوێکی جوان و پیاوێکی سیاسی و پیاوێکی ئەدەبیش بوو و قسەکردن لەبارەی پیاوێکی وەکو عەبدوڵڵا جەوهەرەوانێ بە چەندین بەرنامە و بە چەندین توێژینەوە و لێکۆڵینەوە تەواو نابێت. عەبدوڵڵا جەوهەر خۆی ناوی عەبدوڵڵا تۆفیق کوڕی جەوهەراغا کوڕی سلێماناغای گوندی مێوڵیە. مێوڵی گوندێکە لە دەڤەری قەرەداغ لە ساڵی 1920 لەو گوندە لەدایک بووە پاشان هاتۆتە شاری سلێمانی و لە سلێمانی دەستی بە خوێندن کردووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە شاری سلێمانی بووە و پاشان لە ساڵی سیەکانە چۆتە ئامادەیی لە شاری کەرکووک و لەوێ کۆمەڵێ کەسایەتی و نووسەر و ئەوانەی ناسیۆک و دڵاری شاعیر وەکو جەنابی خوا لێ خۆشببوو نووری شاوەیس ئەمانەی ناسیوە لەوێ بەوان ئاشنا بووە. مامۆستاگیان ئەم جێگۆڕینە لە لای نووسەر کاریگەری چی بوو لەسەر کەسبی معریفە و لەسەر نووسینەکانی؟ بەڵێ مامۆستا عەبدوڵڵا جەوهەر وەکوتمان لە مێوڵی لەدایک بووە بەڵام خوێندنی یان گەشەکردنی یان نەشونوماکردنی مناڵی لە سلێمانی بووە زیاتر و لە سلێمانی ئاشنا بۆ بە نووسەرەکان وەکو پیرەمێردی مەزن حاجی تۆفیق و لە هەر حاجی تۆفیقیش دەستگیرۆیی کردووە بۆ نووسین و بڵاوکردنەوەی بەرهەمەکانی یعنی کەسایەتیەکان بڵێنانی گەشەکردنی مناڵی لەگەڵ ئەوەی تێکەڵاوبوونی بە ئەو جی لە خوێنەوارە یان ئەو نەوە خوێنەواری سلێمانی کاریگەری لەسەر مامۆستا عەبدوڵڵا جەوهەر بە گشتی داناوە و خۆشی عەشق و ئەوینێکی هەبووە بۆ خوێندن و بەهرەیەک لەم پیاوە
گەشەی کردووە ینی ئەو گەشەکردە زیاتر عەبدوڵڵا جەوهەری ڕاکێشاوە بۆ نێوەندی سیاسی و بە نێوەندی ئەدەبیش بەڵێ ئەمەی کە باسمان کرد پەیوەندی لەگەڵ کەسانی وەکو نووری شاوێ سوودڵاری شاعیر و کۆمەڵی خەڵکی نەتەوەی ئەو کاتە ئەمە کارێکی کردووە کە بچێتە ناو کۆڕی خەباتی نەتەوەییەوە و هەر ئەمەش کارێکی کردووە کە وا حساب بکرێت کە ئەو یەکێکە لە دامەزرێنەرانی کاژیک بڵێ بەڵێ بەڵێ ئەو جگە لە عەبدوڵڵا جگە لە دڵداری شاعیر و جگە لە نووری شاوێز چیتر بوون پێشنگانی ئەم بزوتنەوەی کاژی بەڵێ ینی من بدایەت مامۆستا عەبدوڵڵا کە چۆتە ئامادەی لە کەرکووک لەوێ کە دڵاری شاعیری ناسیوە و لەگەڵ مامۆستا نووری شاوەی ڕەحمەتی ئەوانەیە کە لەوێ بوون کۆمەڵەیەکی خوێندکاریان پێکێنەوە بە ناوی کۆمەڵەی دارکەر بەڵێ خۆی دارکەر وشەکە لە وشێ بڵێن لە حیزبێکی ئیتالیە حیزبێکی بڵێن فاشی ڕەگەزپەرستە لە ئیتالیا دامەزراوە بەڵام ئەم دارکەرە هیچ پەیوەندیەکی بەو حیزبەوە نییە چکم ئەمان کۆمەڵە خوێندکارێکی کە دروستیان کردوە بە ناوی دارکەرەوانێ زیاتر بۆ ڕاپەڕاندنی ئیشوکاری خوێندکاران و ئەمانە بەڵام هەندێک کەس پیان وایە کە ئەم دارکەری قوتابیانە کە لە کەرکووک دامەزراوە و مامۆستا عەبدوڵڵا جەوهەر و یونس ڕەوف دڵاری شاعیر و نووری شاوەیس و ئەمانە کە بەشدار بوون لە دامەزرانیا مامۆستا عەبدوڵڵا ژێچێک بۆ لەوانە ئەمە مامۆستا عەبدوڵڵای بردۆ بۆ نێوەندی سیاسی یعنی چکم ئیشی خوێندکاریەکە زیاتر بەرەو بوارێکی سیاسی هەنگاوینەوە لێرەوە گەشەی یان کەوتنە ناوی عەبدوڵڵا جەوهەر بۆ نێوەندی سیاسی لێرەوە دەست پێەکە مامۆستا یان درێژە بە باسەکانمان ئەین بەڵام پێمان خۆشە ئێستا شعرێک بکەین بە میوان فەرموون کۆماری مەهاباد جانەوەرانی عەجەم لە کورد و روژابێ خوێنی کۆماری سەربڕا و تەڕتەڕ ڕژابێ بە ئێسک و پرووسکە مۆخی سەر پژابێ ساوەی دایک کوژرا و لە لانکەدا برژابێ لە مەیدانە لاشە گەرم و گوڕ بەجێ مابێ نامۆیی دڵ لە ئاواتی گلاو تێمابێ چاوی ئومێد بە ئاستەم تروسکەی تیامابێ کەڵە پیاویش گەرمابێ لە ئاست خۆی دامابێ دوژمنیش لە دووجی چەوری کوردان ڕامابێ چەند شەرمە لە ڕێی شەرەفە پێدزکێ هەرمابێ ئاگرە سوورێ لە خۆ دوورێ حکم فەرمابێ هەستی یەک ماڵی وەک لە دەمارە نەپەنمابێ بەزم گەرم بێ وەکو هیچ هەر هیچ نەقەومابێ ڕاستە ئاگر بێ دوو کەڵ چەمیش بێچەقەڵ نابێ واش دیارە کورد لە دەما ئەو لغاوەی هەرمابێ کە ئەبێ هیچ هەوێنی ڕزگاری پێ نەمابێ بۆ بێگانە هەر ئەبێ لەژێر باری خەمابێ دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش دەست مامۆستاگیان هەردی شاعر لە چەندین چاوپێکەوتن و سیمینارە باسی مامۆستای کردووە لە شوێنێکاڵێ بە خامەی عەبدوڵڵا جەوهەر ڕەشنووسی کاژیکنامە داڕێژراوە ئەوەش بەڵگەی بەهرەی داهێنانی نوێی عەقڵی کراوەی ئەو مرۆڤەیە بەڕێستان لەسەر ئەم قسەی مامۆستا هەردی چی دەڵێن قسەکەی زۆر ڕاستە من مامۆستا هەردیشم لە نزیکەوە ناسیوە ئەویش بەهۆی پیشەکەمەوانێ کە کتێبخانە و کتێبفرۆشتن و ئەوانە بوو مامۆستا عەبدوڵڵا جەوهەر لە ساڵانی 59 کە بنیادنار یان دروستکەری کاژیک بوون لە سلێمانی یەکێک لەوانە مامۆستا ئەحمەد تەردیە مامۆستا ئەحمەد تەردی و دکتۆر ئیحسان فواد و بەڵێ کۆمەڵێ لەم کەسایەتیانەی شار کە کاژیکیان دامەزران لە سلێمانی
کتێبی بڵێن نامیلکەیەکی بچووک بووە کاژێکنامەیان پێوتووە وەکو بەرنامە پرۆگرامێک بۆ پارتیشی کوردی نەتەوەی ئەمە نووسینەکەی مامۆستا عەبدوڵڵا جەوهەر نووسیوێتی بەڵام دامەزرێنەرەکانی وەکو مامۆستا ئەحمەد تەردی و دکتۆر ئیحسان فواد و کۆمەڵێ لەم کەسایەتیانەی شار هاتوون ئەم نووسینەی مامۆستا عەبدوڵڵا جەوهەر پیاچوونەوەیان بۆ کردووە یعنی بە ڕەژنووسەکە چوونەتەوانێت لە ڕووی زمان و داڕشتن و ئەمانەوە جوانکاریان بۆ کردو ئەنجا ئەمە بووە بە شێوەیەکی فەرمی ینی شێوەیەکی فەرمی حیزبی وەربگرێ بەهینی دامەزرێنەرەکان یعنی بە تەوجیهی ئەمان لەسەری کۆک بوون کە ئەم کاژێکنامەیە بکرێ بە بەرنامە و پەیڕەوێ یان شتێکی لەو بابەتە بۆ حیزب و ئەو پارتی کە پارتێکی نەتەوەییە عەبدوڵڵا جەوهەر خۆی ڕۆژنووسەکەی وەکوتمان نووسیوێتی بەڵام پیاچوونەوە و داڕشتن و جوانکاریەکەی کەوتۆتە سەر ئەم ئەو نوخبەی کە لەو دامەزرێنەری ئەو حیزبەیە بوون ئەو پارتەیە بوون کە پارتێکی نەتەوەیی بوون زیاتر ینی و ئەمان ڕەگەز پەرست و شۆڤێنێت و کۆمەڵێ لەم زاراوانەی کە لە ناو ئەدەبیاتی سیاسیە بۆ ئەمان لێی بە دوور بوون بەڵام وەکو پارتێکی نەتەوەیی مرۆڤ دۆستانە ئیشیان کردووە لە ناو سلێمانیە و پەلیان هایشتۆ بۆ ناوچەکانی تریش بەڵێ کاگی یوسف من ئەمێ بێمەوە سەر بابەتە ئەدەبیەکانی کە ئەو کتێبەی کە نووسیوێتی ئاوات ئەو کتێبێک کۆمەڵێک بابەتە شیعرە چیرۆکە و بابەتی وەرجێڕاویشە عەبدوڵڵا جەوهەر کاتی خۆی تووشی کێشە و جێرە کێشە بۆ لەسەر ئەو کتێبە ئەگەر ئەکرێت باسی ئەو کێشانە بکەین کە لەسەر ئەو کتێبە تووشی بۆکە پیرەمێردی نەمەر بۆی چاپ خۆی گەشەکردنی وەکوتمان نووسینی مامۆستا عەبدوڵڵا جەوهەر ئەگەڕێتەوە بۆ ڕۆژنامەی ژین بە دەرەجەی یەک چونکم ئەم لە تەمەنی 7 ساڵیە بووە کە پیرەمێرد وەکو خەمخۆرێک بۆ ئەم نەوەیە کاتوونەتە پێشەوە پشتگیری کردوون بە تایبەتی یەکێک لەوانە عەبدوڵڵا جەوهەر بوو ئەوش لە ڕووی نووسینەوە یعنی دەستی بە باڵی ئەمانەوە گرتووە و هەوڵیاوە لە ڕۆژنامەکەی خۆیان نووسینەکانیان بۆ بڵاو بکاتەوانێ یەکێک لەوانە وەکوتم مامۆستا عەبدوڵڵا جەوهەر مامۆستا عەبدوڵڵا جەوهەر شتی سەرەتایی نووسیوە بەڵام مامۆستا پیرەمێردی گەورە هاتووە یارمەتیە و لە ڕووی داڕشتن و زمانەوانیەوە دەستکاری بابەتەکانی بۆ کردو لە ڕۆژنامەکەیە بڵاوی کردوتەوە پاشان لە ساڵی 38 ئەم نامیلکە بچووکە کە لە شیعر و پەخشان و کۆمەڵێ بابەتی سەرەتایی مامۆستا عەبدوڵڵا جەوهەر بۆ لەو تەمەنەیە ساڵی 1930 لە چاپخانەکەی خۆی ئەمەر هەمانەی وەکو پاڵپشتێک بۆ عەبدوڵڵا جەوهەر چاپ کردووە بەڵام کۆمەڵێ خەڵک هاتوون زمانیان لێدا و لە پیرەمێرد و ئەو کاتەبێ عەبدوڵڵا جەوهەر تەمەنی 18 ساڵ بۆ کە ئەو 7 ساڵ بۆ بەڵێ لەو تەمەنەیە بووە زمانیان لێدا و ئەم کتێبە هین کراوە ینی سانسۆر نیانشتۆ بڵاو بێتەوانێ ئەمانە بەڵام چەند نوسخەیەکی دزەی کردوتە دەرەوە و لەوانە نوسخەی خۆی هێناوەتە دەرەوە بۆ سیرکردن و پیاچوونەوە بیان هەر شتێ لەو بابەتە یەکێک لەو نوسخانە کەوتە لای من ئەمەش ئەو کاتانی کە مامۆستا عەبدوڵڵا جەوهەر مناسی لە ساڵی 2008 ساڵی 1970 نوسخەیەکی ترشی کەوتبووە لای هەر برادەری مامۆستا عەبدوڵڵا جەوهەر عومەر مارۆف بەرزنجی بەڵام ئەو نوسخەی کە لای من بوو نوسخەکە چەند لاپەڕەیەکی نوقسان بوو ینی فەوتا بوو ینی نازانم لای خۆم فەوتا بوو یان من هەر ئاوا دەستم کەوت منژە ئەو نوسخەیم لەلا پارێزرا بۆ بەڵام بڵێن وەکو بە نۆبەرێکی عەبدوڵڵا جەوهەر سەیرەکرێ و ئەوانەی کە لێکۆڵینۆیان لەسەر کردووە پشتیان بەم نامیلکە بچکۆلە بەستووە و ئێمە کە کاتێ کاکامەرا سوبحان و کۆمەڵی لە برادرانی دەستگای سەردەم ویسیان شتێ لەسەر مامۆستا عەبدوڵڵا جەوهەر کرد ئیشارەتیان نا بەو کتێبە بەس نیان و لەکوێ دەستمان کەوتەوە بەڵام ئیشارەتیانە کە چەند لاپەڕەیەکی نوقسان مامۆستاگیان ئەمەوێ ئاماژە بۆ بم کە عەبدوڵڵا جەوهەر جگەل لەو بەرهەمە زۆرەی کە بۆی بەجێهێشتوین دەستێکی باڵای هەبووە لە ڕەخنەی ئەدەبیدا گەر بکرێت باسێکی ئەوەشمان بۆ بکەین مامۆستا عەبدوڵڵا جەوهەر شتەکانی بڵێن بریتە لە چیرۆک لە شیعر لە ڕەخنە لە پەند ئەمە هەموو بەرهەمەکانە بەرهەمەکانی هونەریش بەڵێ پەخشانەکان زیاتر هونەری بوون بەڵام مامۆستا عەبدوڵڵا جەوهەر
بە ناوی عین چالاک و بە ناوی جیم و بە ناوی عەبدوڵڵا جەوەر ناوی خۆی و یعنی لەمانە شتەکانی بڵاو کردوتوانێت پێم وایە ئەوە لە گۆڤاری گەلاوێژ بەڵێ لە گۆڤاری گەلاوێژی شار لە ژینیشە هەر بەڵێ بۆ شوێ شتەکانی بڵاو کردوتەوە بەڵام بڵێن ئەم بابەتانەی زیاتر کە وەکو ڕەخنە بۆ لە گەلاوێژ بڵاوی کردوتەوە گۆڤاری گەلاوێژ کە مامۆستا برای مەحمەود عەلازی سەجادی بڵاویان کردوتەوانێ لە ساڵی 39 تا 49 بەردەوام بوو 100 ژمارەیەکی لێ دەرچووە تقریبا ئیتر دوای خامۆش بۆتەوە مامۆستا عەبدوڵڵا جەوەریش کە شیعر و ئەدەبیاتی کوردی کە مامۆستا ڕەفیق حلمی بەڕەحمەت بێ بڵاوی کردوتەوانێ یعنی بە بناغەدانەری ڕەخنەی کوردی دانرێت ئەو کتێبەی شیعر و ئەدەبیاتە عەبدوڵڵا جەوەریش وەکو گەنجێک وەکو لاوێک هاتووە لە گۆڤاری گەلاوێژە لەسەر بابەتەکە دوا و ڕەخنەی بنیانەرانیان بڵێن ڕەخنەیەکی نوێگەری بڵاو کردێتەوە گەر خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە بەڵێ بە هاوکاری کاکەڵم کام برایەتی لە پاڵ دەستە بەرە و چڵوچێوی ڕووزەردیە چاو باشقاڵە ناپاک لە هەڕەتی نامەردیە بە خێسەی بەدکار پشتی پیاوەتی شکاوە بە پەرچ و پوازی ناوخۆ ئاوی ڕووتکاوە هەر کووردە ئاوەکیانە گەڕ و گول ئەو دامان باوەڕی ئاوەکی ئەکرێ بە دڵبەکیە هەرا و هوریای لاوان شڵەژانی وارە بەرە کوردن بە دەنگ نیازی دوژمنیان وارەسەر درۆزنتر لە بڕووبیانووی عەبا و پەچە درۆیان لە باوەش بێشەرمیە ملکەچە کۆتری گوایە ئاشتی چاوی باز دەردێنێ ومێدی درۆ سەر لە ڕاستیە شێوێنێ گرەی برایەتی مشتووی ناو هەمان بۆرە ئاغای داگیرکەریش کەڵەگاو کەلانە خۆر بۆیە کوردی سەرشۆر هەرتاو و پاوانە شۆر بە ئاغا و بە سەپانی براژەندنەوە کۆڵەوار بە پەیمانی فری و خواردنەوە کێوکێڵن بە فەرمانی سەر هەڵکەندنەوە دەم خۆش خەندەخان زۆر سپاس کاک یوسف ڕستەیەکی عەبدوڵڵا جەوەر هەیە ئەڵێ ئەگەر کورد سەربەخۆ نەبێ ئەوە بێ هەر تاماوەم هەتا ماوە ماڵ بە کۆڵ بێت بێگومان دیارە خەمە نەتەوەییەکە زۆر قوڵ بووە لای عەبدوڵڵا جەوهەر من بەگشتی لە زۆربەی نووسین و چیرۆک و شیعرەکانیان زۆر بەگشتی خەم و ئازار و ژان ئەبینیت تایە ینی بەڕاستی زۆر ئازار ئەبینیت خەم ئەبینیت تایە ئایا سروشتی خۆی چۆن بۆ من وەک بزانم سروشتی خۆشی پیاوێکی مات و خەمبار بوو هەمیشە تەنهاش بووە زۆر ڕاستە خۆی مامۆستا پیاوێکی هێتا بڵێ هێ من بوو زۆر لەسەر خۆ بوو زۆر مەنگ و دوورە پەرێزیش بوو یعنی پیاوێکی کۆمەڵایەتی شعبی نەبوو ئەوش ینی سروشتی وا بوو ینی سروشتەکەی خۆی مامۆستا عەبدوڵڵا جەوەر سروشتێکی هێمنانە بوو خۆی پیاوێکی ڕەبەن بوو ژنی نەهێنا بوو یعنی ژیانی هاوسەری پێک نێنا بوو ئەمەش ئایا کاریگەریەکی لەسەر مامۆستا دروست کردبێ بە درێژایی ئەو تەمەنەی کە هەی بوو ئەوە ینی بۆ من وای بۆچم بۆ ئەو حاڵەتە نەبگەڕێتەوە لە ناو عایلەیەکی قەڵەباڵغ و جەنجاڵان نەژیا بوو و ئەویش دائیمە بیرە نەتەوایەتیەکان یان نووسینەکان یان ئەو پەخشان و شعرانەی دایمە هۆکارێ بوو بۆ ڕەنگانەوەی ئەو حاڵەتە یعنی زۆر خەمی میلەتەکەی بوو دایمە بەتەنگ نووسین و خوێندنەوە و کتێب و ئەم شتانە بوو ژیانیشی زیاتر لە ناو کتێبا بوو یعنی ژیانێکی
کۆمەڵایەتی زۆر فراوانی نەبوو. مامۆستاکیان شێرکۆی نەمر 2 دقی لەسەر ژیان و بەرهەمەکانی عەبدوڵڵا جەوهەر نووسیوە. ناوەڕۆکی ئەو دقا باسی لە چی ئەکات؟ وەڵا تەبیعی باسی ئەو شعرەی مامۆستا شێرکۆبیەکە زیاتر بۆ ئەوەیە کە باسی کەسایەتی عەبدوڵڵا جەوهەر لەو بێدەنگی و لەو مەنگی و لەو نووسین و لەو خەباتکردنەی وەکو کەسێکی سیاسی بیدایی، بەڵام دوای ئەوەی لە ساڵی بەپێی هەنێ بۆچوونی کە ئەو دکتۆر عەبدوڵڵا گرینوانە کە لە ساڵی 62 لە کاژێکی تر چۆتە دەرەوە نەچۆتەوە بەلای سیاسەتە، بەڵام ژیانێکی هێمنانەی بردوۆتە سەر و باسی ئەو بەرهەمە جوانانەی ئەکات وەکو کەسایەتیەک، وەکو نووسەرێک، وەکو خەمخۆرێکی ئەدەبی زیاتر ڕنگانەوەی شعرەکەی مامۆستا شێرکۆبیەکەس زیاتر لەوە سەرچاواگرێت کە عەبدوڵڵا جەوهەر کە پیاوێکی دڵسۆز بووە، پیاوێکی بەتوانا بووە، خوێنەوارێکی زۆر باش بووە، کوردیزانێکی باش بووە و زۆر گرنگیەوە بە زمانی کوردیشی زانی. بەڵێ زمانی ئینگلیزیشی ئەزانی و فارسیشی من ئەو یاگەدارم لە فارسیش تۆزێ شارەزایی هەبوو، عەرەبیەکەشی زۆر باش بوو. هەندێک کەسی ژووتیانن فەڕەنسیش لە فەڕەنسیش تۆزێ شارەزایی هەبوو و بەداخەوە فەرەنگێکیە بوو لە ساڵی پێم وابێ 76 بوو دەستی کردبوو بە دانانی ئەو فەرەنگە ئینگلیزی و کوردی، بەڵام بەداخەوە کە یەکیش تاکۆ کاتی وفاتێکی کرد، یەکی 6 ساڵی 82 بەرهەمەکە بەنێوە ناچەڵی ما بۆ، یعنی لە پرۆژەیە بوو ببێ بە بەرهەمێکی گەورە و جوان، یعنی بڵێن هەنێ دەنگی نامۆ ناوی ئەوە بوو فەرەنکەی هەنێ دەنگی نامۆ لە زمانی کوردیە. ئیتر بەڵام بەداخەوە فاتی کرد و نەیتوانی ئەو فەرەنگشتاوک. کاک یوسف، شتێکی سیفەتێکی سیر لە مامۆستا عەبدوڵڵا جەوهەرە، ئەویش کە ئەو پیاوێکی نەتەوەیی بۆ هەر لە سەرەتاوەوە بە هەموو نووسین و هەموو بەرهەمەکانیشی هەمووی دیارە دەری ئەخاکە کەسێکی نەتەوەیی بووە، بەڵام دیارە پیاوێکی زۆر ئاشتی خواز و هێمن بووە خۆی. ئەو کاتە ئەو زەمانە کە خلاف و جیاوازیە بۆ دایمەهی فکری لە نێوان چەپەکان و لە نێوان نەتەوەییەکانە، ئەوەی من سەرنجم ماوە چەپەکانیش عەبدوڵڵا جەوهەریان خۆشویستووە، یعنی خۆشەویست بۆ تەنانەت لەلایەن شوعیەکان و لەلایەن چەپەکانیشەوە، ینی کەسێک نەبووە بڵێ ئەو جیاوازی بیر و باوەڕە وایان لێ ئەکا کە هەندێک جار لە زۆر لە ئەم جیاوازیە لە زۆربەی نێوان زۆربەی خەڵکانی ڕۆشنبیری ئەو کاتەوە بە خلاف و بە ناخۆشی و ڕق. بەڵێ زۆر ڕاستە، خۆی من پێم وابێ هەر بەەوە نەرمیە گەڕێتەوە کە ئەم پیاوە هەیبوو، پیاوێکی نەرمونیان بوو، پیاوێکی لەسەرخۆ بوو و یعنی تێکەڵاوی کە لەگەڵ نووسەر و ئەدیب و سیاسیەکانە هەبوو، ئەو مەسەلە سەرچەکە کە مەسەلەی کورد و کێشەی کورد بوو بەلایەوە گرنگ بوو. پێم وابێ ڕنگانەوەی لە بیر و بۆچوونی عەبدوڵڵا جەوهەریان تێڕوانینی بۆ ئەو خەڵکانە لەوە سەرچاوی گرتبوو کە کێشەی کورد، مەسەلەی کورد زۆر گرنگە، نەک ئەوەی کە ڕقەبەرایەتی و ململانێ کە هیچ ئەساسێکی نییە هەبێ لە بینی سیاسیەکانە یان لە بینی ئەدیبەکانە یان لە بینی هونەرمەندەکانە. ئەمە زیاتر بە ئەو نەرمونیانی و سیفەتە جوانانە ئەگەڕێتەوە کە لەم پیاوایە هەبوو، چکم خوێندنەوە و عەقڵ فراوانی و شارەزایی لەو مەجالانە مامۆستا زۆر کابرایەکی ورد بوو. بەڵێ مامۆستاکیان دیارە چەندێک باس لە عەبدوڵڵا جەوهەر بکەین کۆتایی نایە و بە بەرنامەیە کۆتایی نایە باسی عەبدوڵڵا جەوهەر، بەڵام داپرسیاری من ئەوە ئەبێ ئەو پۆستانی وەریگرتووە لە درێژایی ژیانیا چی بوون؟ بەڵێ سەرەتا لە بڵێن محافزیەتی ئەو کاتە لەوێ دامەزراوە کاری کردووە و پاش چەند ساڵێکیش دوایی چۆتە بڵێن معارف دایری معارف و پەروەردەی سلێمانی، فترێکیش لەوێ ئیشی کردووە، پاشان چۆتە ئامادەی ساڵی 50 چۆتە ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆ، ماوەیەکیش لەوێ ماوەتەوانێ وەکو بڵێن کارمەندێک لەوێ دەست بەکار بووە، پاشەوەی لە ساڵی 64 بووە ئیتر بە تەواوەتی خانەنشین کراوە و خۆی زیاتر بۆ خوێندنەوە و کتێبەکانی و نووسینەکانی ینی پەیوەست بۆ بەو شتانەوانێ، ئیتر بەداخشەوە کە تەمەنێکی ئەوە درێژی نەبوو لە 1/6/82 بۆی نەخۆشی بەڵێ شێرپەنجەوانێ
وفاتی کرد من پێشەوەی وەفاتیشکە ینی سەردانمان کرد لەگەڵ چەند برادێک پێما بێکە عمەری گازینۆی شعب و ئەوانە بووین و سەردانمان کرد و کە وەزعی باش نەبوو ئیتر ئەو کۆمەڵە بەرهەمێشی لە دوا بەجێما کە بینیمان لە پاش وەفاتی جگە لە نامیلکەی ئاوات کە ساڵی سیوەژ وتمان چاپی کرابوو لەلایەن پیرەمێردە و مێجەرسۆن و ئەمانە دەستیان بەسەراگرت بوو ئیتر بەرهەمەکانی لێکۆڵینەوەیکیشی لەسەر کرا مامەساو مێداشنە لێکۆڵینەوەیەک لەسەر بەرهەمەکانی وانە کاگومێت مەبینی کاچی و بە کتێبخانەی گشتی و زۆر زۆر سەرقاڵ بوو بەم شتەوە ڕۆمانێکیشی چاپکرا لەلایەن دەستگای سەردەمەوە لەگەڵ کۆمەڵە شێعری هەروەها ئەوەشی کە هەیە لە دواساتەکانی ژیانە وەسیتی کردووە کە هەموو کتێبەکانی بەخشرێ بە بەڵێ ڕاست دوو کەڕەتیش دوو جار کتێبخانەی بەخشیوەی یەکەم جار بە کتێبخانەی گشتی سلێمانی کە هەموو ئەو کتێب مەکتەبە گەورەی کە هەیبوو لە ماڵەوانێ و ئەدیبەکان و نووسەرەکانی زۆری ئەو کتێبانە کە سەردانیا کردبوو بینی بیان چ کتێبخانەیەکی جوان کتێب بەڵێ ئەوانەی بەخشی بە دوایش کە جارێکی تریش کە وەفاتی کرد کتێبەکانیان چکم زۆری من بۆ جاری دۆم زۆری من کتێبەکانم بۆ پیا کرد لە بازار و ئەمانە کتێبەکانیشی ئەوی کە وفاتیشی کردیان بە مۆزەخانەی سلێمانی بەڵێ مامۆستایان زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ کاک هەڵۆ زۆر سپاس بۆ هاوکارم کاک حەمید ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی عەبدوڵڵا جەوهەر کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان هێنین زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون فەرموون کۆسکەوت و سکاڵا بە باڵا بڕا فریشتەی دڵنەوازی بای ناز و زەنگی دڵتەنگی پەروانەی سەرفرازی شای ڕاز و سەنگی بێدەنگی ڕەنگ پەمەیی گوڵی دوێنێ ئەم ڕۆژا کاوی چییە دەنگەرەیی زەنگی دوێنێ ئەم ڕۆخنکاوی چییە سەرپۆش بە زەنگیانە چندراوی دوێنەی ئاونگاوی بەگاڵی کام جەڕوجانەوەری ئەمڕۆی جەنگاوی کەوتووەتە بەرپێی مەرگ و گێرەی هەنگاو بە هەنگاوی تافتە خواری تەختی تەوێڵی دوێنەی خانومانی ئەمڕۆ بۆچی کەوتووەتە مل خاوەنی خەرامانی سرکەی شۆڕەژنی کەیوالۆچیدا کەوتووە سەرپێچی دوێنەی جوانی ئەمڕۆ بۆچی لا کەوتووە ژێرچەنەی پچڕا و پەتی خنکاندنی بۆ داخستووە جوود گوارەی کرازاو بۆچی سێدارەی هەڵخستووە